سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان و خۆشەویستان، خوشکان، برایان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، ئەسسەلامو عەلەیکم ڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. زۆر خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم کە ئەم شەویش لەم کاتەدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ ئەوەی بەیەکەوە بچینە خزمەت علومی شەرعی، خزمەت ئایەتەکانی قورئانی پیرۆز، فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خزمەت شریعەتی بەرزی ئاینی پیرۆزی ئیسلام دەربارەی بابەتێکی تر لە بابەتە فقهیەکان، لەو بابەتانەی کە ئێمە ڕۆژانە پێویستیمان پێی هەیە، لەو بابەتانەی کە ڕۆژانە ئێمە لە عیبادەتەکاندا لە پاک و خاوێنیدا بە تایبەتی مایەی گرنگیە و مایەی گرنگی پێدان و مایەی هەڵوەستە لە سەرکردنە. بەڕێزان، بابەتی ئەوڕۆمان دەربارەی بابەتێکی زۆر گرنگە، ئەویشان دەربارەی دەستنوێژە، واتە دەستنوێژ هەڵگرتن، کە لە دەرسی ڕابردوودا باسی واجبەکانمان کرد، ئەو شتانەی کە واجبن لە کاتی دەستنوێژدا، ئەو شتانێک کە پێویستن، ئەو شتانێک کە لەسەرمان واجبن، هەموو ئەوانەمان باس کردن. ئینشاءڵڵا سوودتان لێوەرگرتووە و ببێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگاریش لە بۆ هەموو لایەکمان. بابەتی ئەوڕۆمان کە مصنف دەفەرمێ والذي ينقض الوضوء ستة أشياء، دێتە سەر بابەتێکی تر بەڕێزان، ئەمیشان بابەتی ئەو شتانەی کە دەبنە مایەی بەتاڵبوونەوەی دەستنوێژ. مامۆستا موسا نازانم لەکنە من غژەخژەک هەیە، ئەوە چییە ئەوە؟ مستەوە لای من دانەخراوە داوای لێ بڕنەکە. ئایدا باش. ئەو شتانەی کە دەبیتە مایەی ئەوەی کە دەستنوێژەکەمان بشێ، یعنی چۆن ئینسان دەستنوێژەکەی دەشێ. لەو فەسلەدا لەو بابەتەی باسی ئەو خاڵە دەکەی. دەفەرمێ والذي ينقض الوضوء ستة أشياء، ئەو شتانەی الذي يعني ئەو شتانەی ينقض الوضوء کە دەبنە مایەی نەقضی دەستنوێژ، یعنی هەڵوەشاندنەوەی دەستنوێژەکانی دەستنوێژ، ستة أشياء، شەش خاڵن، بە شەش هۆکار، بە شەش سەبەب ئینسان دەستنوێژەکەی دەشێ و دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە، پێویستە دەستنوێژەکەی دووبارە بکاتەوە، یاخود عیبادەت و نوێژ و ئەو شتانێک کە پێویستیان بە دەستنوێژە لە بۆی قبول نابی. یەکەمینیان بەڕێزان ما خەرەجە مینە سەبیلەینی، هەر شتێک لە پێشەوە و لە پشتەوەی ئینسانی، یعنی لە هەردوو ڕێگایەکان، لە هەردوو شوێنەکانی لاشەی مرۆڤ دەربچی، ئەوە سەبەبێکە، هۆکارێکە لە بۆ ئەوەی کە ئینسان دەستنوێژەکەی بەتاڵ ببیتەوە. یعنی ئەوجا لا حیا فی دین، لە میزە، لە دەستاوی قورسە، لە هەر شتێک لە پێشەوە یان لە پشتەوەی ئینسان دەربچی، ئەوە دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. وەک خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە سوورەی النساء لە ئاەتی 43دا دەفەرمێ وئین کنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا. ئەوەی کەمە بەسمان ئەوەیە، خوای گەورە لێرەدا باسی ئەو جاء أحد منكم من الغائط، یعنی یەکێک لەیەوە ئەگەر بێنت و چوە سەر ئاو، دەستاوی سووکیان دەستاوی گرانی کرد، چوە مەرافق، خۆی خاوین کردەوە، لەو حاڵەتەیدا دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. هەر شتێک لە لاشەی ئینسان، ئەو شتە عولەمایان و زانایان، یعنی زۆرینەی زانایان دەفەرمون ئەو شتە شتێکی عادەتی بی، وەکو میز و پیسایی، یاخود شتێکی نادریش بی، حتا کرمێک، لۆ نمونە خوێنیان، بەردێکیان، هەر شتێک لە ئینسان دەربچی لە پێشەوە لە پشتەوەی ئینسانی، ئەوە دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. ئەمەیان ئەوەی کە ئینسان لە پێشەوە لە پشتەوەی دەردەچی، حتا وەکو دەرێ لا حیا فی دینیان برین فقه، طبعا زۆر وردە بابەتەکانی کە حتا هەوا ئەگەر بێت و لە پێشەوە لە پشتەوەی ئینسان دەربچی، ئەوەش برند دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. ئەبوو هورەیرە و فەرمودەی هینایە دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی لا تقبل صلاة من أحدث حتى يتوضأ، ئەو کەسێک کە دەستنوێژەکەی شکایە، دەستنوێژەکەی نوێژەکەی قبول نابی هەتا دەستنوێژەکەی دووبارە نەکاتەوە، یاخود دەستنوێژەکەی نەشوە.
قال رجل من حضرموت بياوك خلق حضرموت بقولتي ما الحدث أي بيغمر إخوة آية دسنويش كان شونا ياخذ قلتي ما الحدث يا أبا هريرة في سيارة لأبو هريرة كد فرمي يعني ما بس تشيا بيغمر إخوة صلى الله عليه وسلم كد فرمي أجا دسنويش تان بطالبو يوا قال فساء أو ضرات يعني أو هوايك لا شيء إنسان يعني بيشتوي مروف دردسي أو كدنجي هي أن دنجينيا پێویستی ناکە زیاتر خوردی بکەینەوە ئینشاءالله هەمووتان لەی حاڵی دەبن ئەم فرمودەیەکی صحیحە کەواتە هەوابی یان کرمێک بی خوێن بی بەرد بی هەر شتێک لە پێشەوە یان لە پشتەوەی ئینسان دەربچی ئەوە نوێژەکەی یاخود برێندە نوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. خاڵێکی تر کە پێویستە ئینسان بەڕاستی زۆر گرنگی پێ بدە ئەویشان ئەوەیە یاخود خاڵێکی تر کە پێویستە تەرکیزی لەسەر بکەین بەڕێزان ئەو ئاوانەی کە لە مرۆڤ دەردەچی جگە لە دەستاوی سووک کە بەولی پێدەڵێن ئاوێکی ترمان هەیە لە مرۆڤ دەردەچی پێی دەگوتێ مەدی ئاوێکە لە کاتی شەهوەتدا یاخود لە کاتی نەزەردا لەو حاڵەتانە لە لاشەی ئینسان دەردەچی لە بۆ ئافرەت و لە بۆ پیاو ئەو ئاوە دەستنوێژەکەی بەتاڵ دەکاتەوە بە هەمان شێوە و ئەو شوێنەی کە بەری دەکەوی دەبی لاشەی خۆی بشوە ئەوە مەدی پێدەن یان لە کاتی شەهوەتدا یان لە کاتی نەزەردا یان لە پێش سەرجەی و ئەوانە ئەو ئاوە دەردەچی ئەوە پێی دەگوتێ مەدی. ئاوێکی ترمان وەکو ئەوەش فەرمودی طبعاً لەسەر ئاوێکی ترمان هەیە پێی دەوتێ وەدی ئەو ئاوەیە کە لە دوای دەستاوی سووک لە دوای بەولکردن ئەو ئاوە ئەگەر بێت و یانی ئینسان زەخت لە خۆی بکەن جاری وایە ئاوێکی لێنز یان ئاوێکی سپیر لە لاشەی دەردەچی ئەو ئاوەش بە هەمان شێوە پیسە ئەگەر بەر شوێنێک بکەی وەکو میز وەکو بەول پیسە دەبی بیشۆی و دەستنوێژەکەشی پێبەتاڵ دەبیتەوە. ئەمەش فرمودەیەکی لەسەرە کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی دەفەرمێ كنت رجلا مذاء ئەمن زۆر جار مەدیم دەهاتەوە یعنی ئەو ئاوەی کە یەکەم جار باسمان کرد وكنت أستحيي أن أسأل النبي صلى الله عليه وسلم منيش أدبم ذكر شرمم ذكر ك براسي برسيار بكم لبيغمري خواه صلى الله عليه وسلم لبروي هم آموزاب وهم زاواشي بوا لمكان ابنته زياتر لبروي كزاواي بوا يعني كتي بيغمري خواه صلى الله عليه وسلم إلى إمام علي بوا فأمرت المقداد بن الأسود فسأله فقال يغسل ذكره ويتوضأ أمش بسيارم كرد یان بە مقدادی کوڕی ئەسودم گوت ئەویش بە پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم پێغەمبەری خوای پرسیار کرد پێغەمبەری خوا فەرمووی عەورەتی خۆی دەشوا و لە دواییدا دەستنوێژەکەی دەشواتەوە. بەڕێزان ئاوی بەول یعنی ئەو ئاوە یان میزی ئینسان کە دێتەوە زائیدەن مەدی زائیدەن وەدی ئەو ئاوانە هەمویان غوسل واجب ناکەن واجب نییە ئینسان کە ئەو ئاوانەی هاتەوە خۆی بشوا بەڵام ئەوانە دەستنوێژەکەی بەتاڵ دەکەنەوە دەبی دەستنوێژەکەی بشواتەوە ئەگەر بەر شوێنێک و بەر لاشەی بکەوی واجبە ئەو شوێنەش بشۆن. ئەوە بە کورتی دەربارەی ئەو شتانەی کە لە پێشەوە یان لە پشتەوەی ئینسان دەردەچی لە ئافرەت یان لە پیاو ئەوە ئەوجاوکو گوتمان خوێن بی هەوا بی کرم بی بەر بی هەر شتێک بی ئەوە دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. دووەمینیان بەڕێزان و خۆشەویستان لەو شتانەی کە ئینسان دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە والنوم على غير هيئة المتمكن نووستن بە لەسەر شێوازی متەمەکین نەبی. دوو جۆر نووستنمانەی لە شەریعەتدا بەڕێزان یەکیان پێی دەگوترێ هيئة المتمكن یەکیان پێی دەگوترێ على غير هيئة المتمكن. هيئة المتمكن عولەمایان و زانایان دەفەرمون واتە ئەو ئینسانە بە شێوازێکی ئەوها دابنیشی حتا دەفەرمون ئەگەر بێت و شتێکیان پەڕۆیەکیان بێندەیان هەر شتێکە لە بنە خۆی دابنێ یعنی احتیاتی خۆی بکە. ئەو ئینسانە هەتا دەفەرمون ئەگە چۆکەکانی خۆی بگری یعنی تند خۆی بکوشی ئەو پێی دەوتێ هەیەتی متەمەکن یعنی هەندێک ئیستعداد وەربگری ئەوە ئەگەر بێت و خەویشی هاتیان برێن هۆشیشی لە خۆی چوو بۆرژە ئەوە دەستنوێژەکەی بەتاڵ نابیتەوە ئەگەر نا بە ئیعتیادی بخەوی ئەوە دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. ئەمەش ئیتفاقی هەر چار مەزهبەکان و هەموو عولەمایان لەسەر کە خەوتن دەستنوێژ بەتاڵ دەکاتەوە چونکە صفوانی کوڕی عەسار ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يأمرنا إذا كنا على سفر أن لا ننزع خفافنا 3 أيام ولياليهن.
ئەو سەحابەیە دەفەرمێ ئەگەر بێت و ئێمە لە سەفەر بووینا لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا 3 ڕۆژ دەیفەرمێ خوفەکانتان دامەکەنن 3 شەو و 3 ڕۆژ خوفمان لە پێیەکان بوو إلا من جنابة تەنها ئەگەر غوسلی بکەویتە سەر واجبە دەبی دای بکەنی جارێکی تر غوسلەکەی دەربکاوە دەستنوێژەکەی دووبارە بکاتەوە ولكن من غائط وبول ونوم هەروەها لە کاتی نووسندا یاخود لە کاتی دەستا و لەو حاڵەتانە یعنی اعتیادی بوو لەو حاڵەتانە اعتیادی بۆ ئینسان دەتوانی خوفەکەی هەر لەسەرەوە برین دەستنوێژەکەی خوفەکەی دووبارە دەکات و دووبارە مەسحی لەسەر دەکات و کە دەستنوێژەکە دەشوە دووبارە دەکات بەڵام ئەگەر غوسلی کەوتە سەر واجبە خوفەکە بە یەکجاری دابکەنی کەواتە بەول یاخود برێن نەوم نووسن یەکێکە لەو شتانەی کە ئینسان دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە ئینسان دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە ئەو جان نووسنی خەفیف یعنی نووسنێکی اعتیادیان بۆ ڕژانێک ئەوە بە تابەتی مەزەبی ئیمام مالک لەوەی هەندێک متەساهلتر دەفەرمێ دەستنوێژەکەی ناشتەی و زانایانی ئەو سەردەمەش ئەبوو عوبەید یاخود ئیبن باز و ابن عثيمين رحمتي خوان لبي أوانا دفرمون بورجاني شي اعتياد يعني دسويجكي بطال ناكاتوا فرموديك هيا فرموديك تلك إمام مسلم هنايتي دفرمي كان أصحاب رسول الله صلى الله عليه وسلم ينامون ثم يصلون ولا يتوضؤون صحابة كانوا بيغمبري خواد دخوتن لباشان ويجان دكدو دسويجان هل ندقرتوا دسويجان هل ندقرتوا برزان ليرة دا فقه زور دور وكورة فقه هو دليلكان زورن يعني أو دو حديثانا الحديثة كي بيشتر لقر أو حديثة أقر أوها بظاهري تماشايب كي ديجي يكترين بلام زانيان لسر أنفر مديك إمام مسلم هنايتي دافرم أي تميل من النعاس والنوم وهم في حالة الانتظار يعني أقر بيتو ميلي خوتنيان هبيان وكبري باوشيان بيتيان ببورجين يعني نك تواو بخور يعني أنفر مدي بمشي وازليك درايته أجر اتفاق علماء هر صار مسبب كانوا إمام كان لسر أوان كإنسان أجر خود دسمجكي بطال دبيته إنسان نابي تساهل لو بابته بكا أمشيان درباري خوتن سيمينان برزان وخوش شويستان وزوال العقل بسكر أو مرض أجر بيتو إنسان عقلي لاسو يعني هوشي لخوي نما لهوش خويتو لخويتو أما بيدوة الزوال العقل أبزا أويان بسرخوشي بي يان بنخوشي بي كسك سرخوش بي أبزا خوي سرخوش بكا كسك سرخوشي بكا شوازك لشوازكان ياخد النخوش بكوي يعني بنزي لي بدريلو نمونا يان أو نخوش يعني كإنسان لهوش خوي دتي دلين فران كس زلت ليدا يعني لهوش خويتو يعني بهر حالتك لحالتك كانت سبا خوي سرخوش بكا يعني كسك سرخوشي بكا بخوي نخوش ببي لخوي بتيان بنزي لي بدري هر حالتك لوانا اگر بيتو بهوش خوي هاتوا او انسان دسوينجكي بطال دبيتوا بلغت يا بلغا لسر قياس كرايت سر نوستنكا چونك انسان ك بخبر بو ياخد خود او انسانا اگاي لخوي ناميني لوي ك دسوينجكي بطال دبيتوا بهماشه او انسانا اگر بيتو عقلي لاتو يان برين سرخوش بو يان بهوش بو يان لخو هوش خويتو هم حالتانا دسمجكي بطال دبيتوا سيمشت لو شتاني كدسمج بطال دكاتوا برزان ولمس الرجل المرأة الأجنبية من غير حائل دس لداني بياو لآفرتي بيغانا من غير حائل ببي بردا ببي ئەوەی کە هیچ چارۆجێکیان هیچ زلجێک هیچ پەردەیەک لە بینی دەستی ئەو ئافرەتە یان لاشەی ئەو ئافرەتە لەگە لاشەی ئەو پیاوە هەبی بەڵام ئەگەر بێت و پەردەیەک یان شتێک هەبی ئەوە دەستمێژەکەی بەتاڵ ناکاتەوە بەڕێزان ئەو بابەتەش تەبعەن ئەوەیە پێمان خۆش بیان پێمان ناخۆش بی ئێستا لەو سەردەمەدا سۆشیال میدیا هەیە جۆرەها مامۆستا پێیا بوو ئەو جاو مامۆستایانەی کەوا باشن و مامۆستا هەیە بچینەوەکو پێویست زانیاری نەبی مامۆستا هەیە لۆ هەیە هەر بە فەرمودەکی خۆی کردبیتە مامۆستا لەگەڵ ڕێزمان تەبعەن لە بۆ هەموو ئینسانێک کە بیەوێ خزمەتێکی ئەو دینە بکات بەڵام بمانەوێ نەمانەوێ کەم و کورتی و نوقسانی لە هەموو لایەک هەیە زەمی کەس ناکەین بەڵام ئەوە حەقیقەت و واقعی کۆمەلگەی ئێمەیە لەو سەردەمەدا ئەو بابەتانە دەور و ژێندرێن بەڵام زۆر جاری وا هەیە
کە بابەتە خلافیەکان دەور و ژێندرێن و باز دەکرێن، غەدر لە لایەک دەکرێت، لە ئیمامێک دەکرێت، لە ڕێیەک دەکرێت، ڕێیەکەی بە سووک سیر دەکرێت یان بە بێئەدەبی، یعنی حاشا لە ئێوەی بەڕێز بە ڕێیەکەی باز دەکرێت، ڕێیەکەی لاوازە، هیچ بەڵگەی نییە بەم شێوازە. لەبەرەوە بۆچوونی عولەمایان دوو بۆچوون هەیە لەسەر دەستلێدانی ئافرەت. ئایا پیا و ئافرەت ئەگەر بێت و لاشەیان بەر لاشەی یەکتر بکەوی، طبعا ئەوە غەیری مەحرەمەکان، یعنی ئەوانەی کە مەحرەمن وەکو دایک و داپیرە و کچ و منەوە و خوشک و پلک و ئەوانە طبعا دەستنوێژیان لێ ناشێ، ئەوانە مەحرەمی ئینسانن. بەڵام غەیرە مەحرەمەکان، یعنی خێزانی خۆت حتا براژێن مەسەلا هەتا دەچیتە ئەخیری برێن ئافرەتەکان هەمویان، ئەوانە دوو ڕێی هەیە، دوو بۆچوون هەیە. یەکێک لەوانە ئەو کتابەی کامە دەخوێنی لە مەسەر مەذهبی ئیمامی شافعی کە زۆربەی کوردستانی خۆشمان پەیڕەوی ئەم ئیمامە بەڕێزە دەکەن، دەفەرموێ ئەگەر بێت و ئافرەتێک و پیاوێک بەبێ پەردە لاشەیان بەر لاشەی یەکتر کەوت، دەستنوێژەکەیان دەشێت. بەڵگەی چییە؟ ئیمامە هەر لە خۆڕە قسەی نەکردووە، دەفەرموێ خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ وإن كنتم جنبا فطهروا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء. یەکێک لەو شتانەی کە خوای گەورە لەو ئاەتەدا باسی دەکا کە دەبیتە مایەی شکانی دەستنوێژەکەی یان دەستنوێژەکەی دەشێ، ئەو کەسە ئەو لامستم النساء، ئەگەر بێت و لەمسی ئافرەتانتان کرد، یعنی لاشەی ئافرەت لەگەڵ پیاو بەریەک کەوتن. ئیمامی شافعی ئەو لەمسەی بە دەستلێدان ئیلتیقاء البەشەرەة البەشەرە وەلەو بغەیری جیماع، دەستلێدان یعنی پێستی ئافرەت بەر پێستی پیاو کەوت، دەستنوێژەکەی بەتاڵ دەبیتەوە. ئەمە یەکێکە لە بەڵگەکانی. بەڵگەشی لەسەرەوەی کە ئەو ئاەتەی کردیتە بەڵگە لە بۆ خۆی، لە بۆی کە دەستنوێژەکە دەشێ، دەفەرمێ وشەی لەمس لە زۆر بەی هەرە زۆری زمانی عەرەبیدا بمانای بەریەکەوتنە، یعنی دەستلێدانە، پێستی ئافرەت بەر پێستی پیاو بکەوی، وەکو خوای گەورە دەفەرمێ فەلەمەسوه بئەیدیهم، لەمسیان کرد بە دەستەکانی خۆیان. و هەروەها فەرمودەیەکی تر لە موەطەی ئیمامی مالیک هاتووە، سەنەدەکەشی صەحیحە، دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ لە عەبدوڵڵا دەفەرمێ قبلة الرجل امرأته دەفەرمێ وجسها بيده من الملامسة فمن قبل امرأته أو جسها بيده فعليه الوضوء. دەفەرمێ ماچکردنی پیاو لە بۆ خێزانەکەی خۆی، هاوسەرەکەی خۆی، یان دەستی لێبدا لاشیان بەر لاشەی یەکتر بکەوی، هەر کەسێک شتێکی وا بکە، دەفەرمێ با دەستنوێژەکەی دووبارە بکە، یان دەستنوێژەکەی دەشێ. کەواتە ئەوە ڕەئی برێن ئیمامی شافعیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەڵگەشی ئەو ئاەتەیە و بەڵگەشی لە ڕووی لوغەویەوە ئەوەکەی بەقوەتە، و هەروەها ئەم ئەسەرەش لە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر هاتووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. بەڵام ئیمامی شافعی هەر لە مەذهبی ئیمامی شافعیدا هاتووە، ئەگەر بێت طبعا لەسەر پەردە ئەوە بە هیچ شێوەیەک دەستنوێژەکە ناشی، بەڵام نینۆک، ددان و پرچ ئەوانە بە هیچ شێوەیەک دەستنوێژ ناشی، حتا لە مەذهبی ئیمامی شافعیش ڕەزا و ڕەحمەتی خودای لێ بێ. بەڵام ئیمامەکانی دیکە یان دەتوان بێنێن زۆربەی ڕایەکانی دیکە جگە لە مەذهبی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمون ئەوانیش بووینە دوو ڕەئی. ڕەیەکیان ئەوەیە ئەگەر بێت و ئەو بەریەک کەوتنە ئەگەر بێت و بە شەهوەت بی دەستنوێژەکەی دەشێت، بەڵام ئەگەر بێت و بە شەهوەت نەبی دەستنوێژەکەی ناشێت. ئەمەشیان چەند دەلیلێکیان هەیە، چەند فەرمودەیەکی صحیح، یەک لەوانە کە متفق عەلەیهیە، ئەو فەرمودەی کە عائیشەی داچی ئیماندار ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ كنت أنام بين يدي رسول الله صلى الله عليه وسلم ورجلاي في قبلته فإذا سجد غمزني. من خەوتبووم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەریکی نوێژکردن بوو، قاچەکانم وەکو برێککەوت بۆ پێش سەجدەی پێغەمبەری خوایان لە بەردەمی پێغەمبەری خوا بە دەستەکانی خۆی قاچەکانی من لا دەبر بەبێ ئەوەی نوێژەکەی بەتاڵ بکاتەوە. ئەم فەرمودەی ئیمامی بوخاری و مسلیمیش ڕیوایەتیان کردووە. وهر عائشة دەفەرمێ فقدت رسول الله صلى الله عليه وسلم ليلة من الفراش، شەوێکیان پێغەمبەری خوا لەسەر جێگای خەوتن نەمابوو، فالتمسته فوقعت يدي على بطن قدميه، منیش ئەوها بە دەستەکانم بە دوای داگەڕام، هەردوو دەستەکانم کەوتنە سەر
پێکانی یعنی بەدەستەکانی خۆم لە قاچەکانی پێغەمبەری خۆمدا ئەم فەرمودەیەش ئیمام مسلم هێنابێتی. ئەم ئاەتیان بە چۆن تەفسیر کردووە دەفەرمون وەلەم یەمسەسنی بەشەر بە جیماعیان تەفسیر کردو ئەو زانایانی کە ئەو فەرمودانە دەینن دەفەرمون لەبەرەوەی حەزەتی مەریەمەش کە دەفەرمێ وەلەم یەمسەسنی بەشەر چۆن بوختان بە من دەکەن کە منداڵم بووە لە کاتێکدا وەلەم یەمسەسنی بەشەر یعنی کەس سەرجەیشی لەگەڵ من نەکردووە یعنی مەبەستی جیماعە لەبەرەوەی لێرەدا ئەو زانایانە ئەو ئاەتان بەو شێوە تەفسیر کردووە لەبەرەوەی ئەو فەرمودە سەحیحانەی پێغەمبەری خوا هەیە صلى الله عليه وسلم. ئەمەشیان ڕەئی زیاتر برێن ئیمامی ئەبوو حەنیفەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە بەم شێوەیە باسی کردووە. بەڵام ئیمامی مالیک دەفەرمێ ئەگەر بێت و بە شەهوەت بی دەستنوێژەکە دەچێت بەڵام ئەگەر هاکەزایی بی دەستنوێژەکە ناچێت دەتوان برن ئەو ڕەیەش ڕەیەکی مام ناوەنجیە لە بینی هەردوو ئەوەکان ئەگەر بێت و هەروە لە ئیش و کاری ڕۆژانە بە تابەتی ئافرەت و پیاو لە ماڵەوە ئەوە دەستیان بەردەستی یەک دەکەوی لە ئیشێکدا لە دائیرێکدا ئەوە دەستنوێژەکە ناچێت بەڵام وەکو برێگە بیتە ملاعەبە و یانی گەمە و یاریکردن و بە شەوت و ئەوانە ئەوە زیاتر لەسەرەوەی کە دەستنوێژەکە دەشێت. شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمێ بە کورتی دەستلێدان یان بەریەکەوتنی ئافرەت و پیاو کەلاشیان بەریەکتر بکەوی سێ ڕەئی تێدایە. ئیمامی ئەبوو حەنیفە دەفەرمێ بە هیچ شێوەیەک دەستنوێژەکە ناشێت لا وضوء منه بحال. ئیمامی مالیک و ئەهلی مەدینە و ئیمامی ئەحمەدیش زیاتر لەسەر ئەوەیە دەفەرمێ ئەگەر بێت و بە شەهوەت بی دەستنوێژەکە دەشێت ئەگەر بە شەهوەت نەبی دەستنوێژەکە ناشێت. ئیمامی شافعی دەفەرمێ بە شەهوەت بیان ببێ شەهوەت بی دەستنوێژەکە دەشێت. ئەمە ڕاو بۆ چوونی عولەمایان و زانانە هەریەکیش دلیل و بەڵگە و ئەوەی خۆی هەیە کەواتە ئەمەشیان بە کورتی دەربارەی بەریەکەوتنی ئافرەت و پیاو بە کورتەکە و بە پوختەکەی دەتوانین برین ئەگەر بێت و ئینسان دەستنوێژەکەی دووبارە بکاتەوە ئەوە لە هەموو مەزهەبەکان یعنی ئەوە هیچ ئیشکالی نییە و ئەگەر وەکو برێن ڕەئی مام ناوەنجیەکەش ئەوەیە وەسەتەکە ئەوەیە ئەگەر بە شەهوەت و یان زۆر و یان ئەو حاڵەتانە بوو وا باشترە دەستنوێژەکەی دووبارە بکاتەوە بەڵام ئەگەر بێت و هیچ یعنی هەت بە ئەنقەست و یان برێن بە سەهو یان لە کاتی ئیش و ئەوانە دەستیان بەر یەکتر دەکەوی لاشیان بەر یەکتر دەکەوی ئەوە دەستنوێژەکەی دووبارە یان دەستنوێژەکەی ناشێ والله ئاعلم. بەڕێزان خاڵێکی تر خاڵی پێنجەم لەو شتانەی کە دەبیتە مایە ئەوەی کە دەستنوێژەکەی بشتێ وەمەس و فەرجی الئادەمی بباطن الکەفی دەستلێدانی عەورەتی ئینسان بە لەپی دەستی بە لەپی دەستی ئەوە باطن الکەف یعنی ناوەی دەستی کامە کورداوی یعنی لەپە دەستی پێدەرێن ئەوەشیان دەستنوێژەکەی دەشێت پێشەوەی ئینسان یعنی هەم لە بۆ ئافرەت هەم لە بۆ پیاو کە دەستی لێبدا ئەوە دەستنوێژەکەی دەشێ بەڵام ئەوکو گوتمان بزەبت یعنی عەورەتەکە نەک دەوروبەر و ئەوانە دەستنوێژەکە ناشێ ئەوجا ئی خۆی بیان غیری خۆی بی یعنی حتا برێن ئافرەت لە بۆ منداڵ خاوینکردنەوە ئەوانە کە دەستی بەر ئەوەی کەوت ئەوە دەستنوێژەکەی دەشێت. ومەس و حەلقەتی دوبوری عەلە الجەدی پشتەوەشی بە هەمان شێوە یعنی لە ڕانەکانی پشتەوەی ئینسان دەستنوێژ ناشێنی بەڵام ناوەوەی ئەو شوێنەی کە دەستاوی قورس ینی گرانی پێدەکە ئەوە دەستنوێژەکە دەستێنی ئینشاءالله هەمووتان حاڵین و کە باس لە چ دەکەین چونکە هەندێک شتەیە بە تایبەتی ینی ناتوانین ئینسان زۆر خوردی بکاتەوە. ئەمەش زۆر فەرمودەی لەسەر یەکێک لەوانە پێغەمبەری خوا دەفەرمێ من مەسە ذەکەرەهو فەلا یوصەلی حەتى یەتەوەضە هەر کەسێک دەستی لە عەورەتی خۆیدا ئافرەت بیان پیاو بی ئی خۆی بیان کەسێکی تر بی ئەوە نابی نوێژ بکە هەتا دەستنوێژەکەی دەشوا. ئیمامی بوخاری دەفەرمێ ئەمە دەربارەی دەستێدان لە عەورەت سەحیحترین فەرمودێت لەو بارەیەوە و فەرمودەی تریش هەیە کە دەستێدان لە عەورەت ئەمە دەستنوێژەکەی دەشێت. بەڵام هەندێک لە برن حەنەفیەکان دەفەرمون ئەحنافەکان دەفەرمون دەستلێدان لە عەورەت دەستنوێژ یان دەستلێدانی برێن لە کاتێک کە پیاو دەستە پێشەوەی خۆی دەدا دەستنوێژەکەی ناشێ چونکە ئەم فەرمودەیەش فەرمودەیە کە ئیمام ابن حبان بە صحیحی داناوە دەفەرمێ ئەن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم عن رجل يمس ذكره هل عليه الوضوء
پیاوێک پرسیاری کرد لە پێغەمبەری خوا کەسێک دەست لە عورەتی خۆی بدە ئایا پێویستە دەستنوێژ بشاتەوە فەقال پێغەمبەری خوا فەرمی لا إنما هو بضعة منك پێویستناکە لەبەرەوەی ئەم یعنی پارچەیەکە بەشێکە لە لاشەی تۆ ئەم فەرمودەیەش هەیە بەڵام جمهوری عولەمان و زانە لەسەرەوەنە کەوا دەستنوێژەکەی دەستچێ فەرمودەکەی تریش بەقووەترە و ئیمام بوخاری دەفەرمو فەرمودەیەکی بەهێز و بەقووەتە. ئەمە ئەو فەستە بوو بەڕێزان دەربارەی ئەو شتانەی کەوا دەستنوێژ دەستچێنن یان دەستنوێژەکە بەتاڵ دەکەنەوە. مامۆستا موسا کاتەکەمان چۆن مایە؟ والله ما موسى بەڕێز 4 دقه ماوە 3 دقه. بەشی پرسیارەکانیشان لە بۆ دەرسەکەی. بەڵێ مامۆستا بە هەمووی ئەوەندە مایان بەس بای دەرسەکەی بەبێ پرسیار باش. ئەو فەستەش محاولە دەکەین بەشک و تەواوی بکەین. بەڕێزان دێنە سەر بابەتێکی تر ئەویشیان بەڕاستی زۆر زۆر گرنگە، ئەویشان بابەتی غوسل یعنی بابەتی خۆشۆردن، بابەتی خۆششتن ئینسان کە چۆن یان ئەو شتانەی کە غوسل لەسەر ئینسان واجب دەکەن بە تابەتی لە بۆ گەنجەکان لە بۆ کچان لە بۆ کوڕان ئەو بابەتانە زۆر زۆر گرنگ و مهم من ئینسان گرنجیان پێ بدات. اینجا دەفەرمێ والذی یوجب الغسل 6 ئەشیاء ئەو شتانی کە دەبنە مایەی ئەوەی کە ئینسان غوسلی لەسەر واجب بی 6 خاڵن. 6 بەو 6 هۆکارانە ئینسان غوسلی لەسەر واجب دەبی. 3 تشترك فيها الرجال والنساء 3 شتیان مشتركن لبين ئافرەت و پیاو یعنی لە بۆ پیاوان و ئافرەتانن هەردووکیان هەر یەک لە پیاوان یان ئافرەتان ئەو حاڵەتەی تێدا ڕوو بدا غوسلی لەسەر واجب دەبی. وهي ئەو 3 حاڵەتانی لە بۆ ئافرەتان و پیاوان غوسل واجب دەکەن التقاء الختانین واتە بەیەکگەیشتنی هەردوو براوەکان یان بەیەکگەیشتنی یان کۆبوونەوە یان جیماع و سەرجەیکردنی ئافرەت و پیاو. ئەمەشیان بەڕێزان طبعا فرمودي لسر إذا جلس بين شعبها الأربع ومس الختان فقد وجب الغسل. أما فرمودي ده فرمي أجر بيت وآفرت بياو بيك وكوب ونوا وكو دوها وسر أما غسل يعني لسر واجب دبي. بلام فرمودي ترها زياتر أم فرمودي الشيدة كاتوا ده فرمي إذا جلس بين شعبها الأربع ثم جهدها يعني بلغ جهده في العمل بها يعني والدخول يعني آفرت بياو بفعلي جماع أنجام دن لو حالته غسلك يعني لسر واجب دبي. أما حالتك لبيني هاوسركان كهم لسر بياو كهم لسر آفرتك كجماع يعني حتى أجر بيتو آويشان نيتوا يعني أو حالتانا بيوستا زور بوردي باسي بكري وبيوستا ليشوا آقادار بن هم آفرتكان هم بياو كان. خاڵی دومین کە لە بۆ پیاوان لە بۆ ئافرەتان بەڕێزان و ئینزال المەنی واتە لە کوردەواری خۆمان تۆویشی پێدەگوترێ ئەگەر بێت و ئافرەت یان پیاو ئەو ئاوی هاتەوە ئەو ئاوەش واجب دەکات کە ئەو ئینسانە خۆی بشوە. ئینەمە الماء من الماء ئەم فەرمودەی پێغەمبەری خوایە غوسل واجب دەبی بەهۆی ئاو هاتنەوەی ئافرەت یان پیاو. طبعا ئەو ئاوەش نیشانەکانی دیارن لەو کاتەدا ئینسان دەگاتە حاڵەتێکی ئۆرگانیزمی پێدەڵێن یان ئەو حاڵەت ینی گۆڕانکاری بەسەر لاشەی ئینسان دادێت. ئەو حاڵەتەدا واجبە هەم ئافرەتەکە و هەم پیاوەکەش غوسل بکە. ینی ئەم حاڵەتانە دقیقن ئەگەر بێت و بەیەکەوە کۆبوونەوە ئافرەت و پیاو یان سەرجەییان کرد ئاویشان نەهاتەوە غوسلەکەیان واجب دەبی. ئافرەت یان پیاو بە هەر شێوازێکش حتا لە خەودا کە بەیانی هەرستاوە هەستی کرد ئاوی هاتەوە لەو حاڵەتانەدا هەمووی واجبە ئەو ئافرەتە یان ئەو پیاوە خۆی بشوە. سێمین لەو 3 شتانەی کە لە بینی پیاوان و ئافرەتان هاوبەشە و غوسل واجب دەکا واجبە خۆی بشوە ئەویشان مردنە. ئەگەر بێت و ئافرەت یان پیاو گەورەیان بچوو کۆفاتی کرد واجبە زیندوەکان بیشۆن ئەوە طبعا لەسەر زیندوەکان واجب دەبی. بەڵام لە بەشی دومینی ئەو فەس دەفەرمێەوە 3 تختص بها النساء 3 شتمان هەیە لەو 6 شتانەی کە لە پێشەوە باسمان کردن تایبەتن بە ئافرەتان یعنی بەس لە بۆ ئافرەتان. وهیە یەکەمینان الحەیض عادەی مانگانە خوێنی مانگانە کە هەموو ئافرەتێک عادەی پێدەرێنان حەیضی پێدەرێن. خوای گەورە دەفەرمێ فاعتزلوا النساء في المحيض ولا تقربوهن حتى يطهرن فإذا تطهرن فأتوهن من حيث أمركم الله إن الله يحب التوابين ويحب المتطهرين.
بەو شێوازە لەم ئاەتەدا باستەوە دەکات کە ئافرەتان دەکەونە بێنوێژی یان خوێنی عادەی مانگانە یان حەیض هەموو ئەوانە واجبە لەسەریان کە تەواو بوون خۆیان بشۆن ئەم حاڵەتە واجب دەکات غوسل واجبە لەسەر ئەو ئافرەتانەی کە لەو خوێنە پاک دەبنەوە. دووەمین لەو خوێنانە کە تایبەتە بە ئافرەتان و نیفاس و یعنی خوێنی نیفاس خوێنی نیفاسشمان هەیە بە هەمان شێوە ئەوەشیان یان برین خوێنی منداڵبوون ئەمەشیان واجبە کە ئافرەت غوسل لە خۆی دەربکات. ینی عادەتەن ئەو خوێنە کە چلەشی پێدەرێن لە دوایشدا دەینە سەری کە ینی ماوەکەی چەندە و ئەو تەفاسیرانە لە دواییدا باسی دەکات. بەڵام ئەوەی کە گرنگ و زەرورە لێرە ئافرەت کە منداڵی دەبی برێن ماوەی ئەوجا ڕۆژێکە دووە دەیە مانجێکە دوو مانگە ئەو خوێنە پێی دەوتی خوێنی نیفاس واجبە کە خاوێن بۆەوە ئەو ئافرەتە خۆی بشوە. سێمینان وەلویلادەت و منداڵ بوون هەر ئافرەتێک ئەگەر بێت و منداڵی بوو حتا ئەگەر بێت و خوێنیش نەبینی بە هەر شێوازێک لە شێوازێک مادەم منداڵی بوو واجبە لەسەری ئەو ئافرەتە خۆی بشوە. ئەوەش تایبەتە بە ئافرەتان تەنها لە بۆ ئافرەتانە واجب دەکات لەسەرەوەی کە خۆیان بشۆن. کەواتە بە کورتی ئەو شتانێک کە غوسل واجب دەکەن 6 خاڵن. سێیان لە بۆ ئافرەتان و پیاوانن کۆبوونەوە یان جیماعکردنی ئافرەت و پیاو بەیەکەوە و ئاو هاتنەوە لە ئافرەت بیان پیاو بی. سێمین یان مردن ئافرەت بمری یان پیاو. سێ شتیشان تایبەتن بە ئافرەتان دیتنی خوێنی حەیز و نیفاس و هەروەها منداڵبوونیش. وە بزانم کاتەکەمان تەواو مامۆستا مستاونیە ئەوجا ئەگەر کەسێک پرسیارە شتێکی هەیە دەربارەی ئەو بابەتانە لەبەرەوەی ئەوانە بابەتی هەندێک وردن